پیسبوونی ژینگە لە دەستی ئێمە، یعنی ئێمەی مرۆڤەکان بە تایبەت مرۆڤەکان هاتووی ژینگەمان پیس کردووە. ئەگەر نابوو نمونە ئاژەڵەکان هەتا پیسایەکانیشیان پاشەڕۆکانیشیان سوودە بۆ زەوی، یعنی خواوای کردووە کە بە شێوەیە لە شێوەکان ئەوەش دیسانەوە بێتەوە بە خاک و زەوی سوودی لێبینە. تەنانەت تۆسەی کە تەرمەکانیشیان یعنی کە ئەمرن ئاژەڵەکان دیسانەوە بێتەوە بەزۆ هەتا مرۆڤیش. بەڵام ئەوەی کە کردەوەکە ناشرین ئەکا بۆ نمونە مرۆڤ دێت لە زەویە ئەو بەرهەمەی کەتیایەتی ئەو کانزایی کەتیایەتی خۆی دەری ئەهێنێ و دروستی ئەکا، هاوکات کە دروستی ئەکا بە شێوەیەکی ناشرین ئەیاتەوە بە زەوی کە ئەمە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگەکەمان. هاوکاتیش ئێمە چەندین مەکائینمان هەیە بەپی پێشکەوتنی دنیا مەکائینەکان زۆرتر بووە، هەتا زۆرتر بێ ئەمانەوە ئەکا دووکەڵ زۆر ببێ بەتایبەت لە کوردستانی ئێمە. لەبەرەوەی ئێستا ئەتوانین بڵێن لە دنیای کۆمەڵە شتاتوە زۆر پێشکەوتووە. ئەم پێشکەوتنە وای کردووە کە کەمتری دووکەڵ یا کەمترین زیانی هەبێ. بەڵام شتە کۆنەکان هەی بۆ و کاتە شت کەم بووە، بۆ نمونە جیهاز کەم بووە یا ئەو ئەچیزانەی کە کارگە ئەوەیە کەم بووە و دووکەڵەکەش کەم بووە لەگەڵیا. ئێستا لە لای ئێمە کۆنەکان بەکاریە کاتێ بەکار دێت ئەمە واکە ژینگەکەمان پیسەکە. ئەم ژینگە پیسکردنە سترێسێکی دەرونی بۆ ئینسانەکان دروستەکە. یەکەمی شت هەناسەتوند بوونە، دووهەمی شت ئەوەیە کە تۆ ئەبینیت هەر ماڵەکەی خۆت ژنێک، ئەمە ژنێک لەوانەیە باشتر تێبگات تا پیاوەکان. هەڵبەت پیایشمانەیە زۆر پاکتەمیز، ئەمە بەستم لەوە نیە، بەڵام ژنێک کە مەسەن عادەتەن کۆنتڕۆلی ماڵ ژن ئەیکا کە ماڵەکەی پیسە بێ ئەو ماوەیە هەستەکان نەخۆشە، هەستەکە بێتاقەتە، کە ماڵ پاکەکاتەوە لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحە بێ. ئەجا ببینە تۆ ئەمە هەتا سترێسی دەرونیش دروستەکە کە بۆ نمونە شوێنەکان پیس ببێ. ئەمە وەکو ئەوە و بە نسبەت زەویشەوە، بە نسبەت زەویەوە ئەم قسەم زۆر بۆ مهمە من 100 کیلۆ لە مرۆڤ لەگەڵ 100 کیلۆ پاشەڕۆ یا 100 کیلۆ ئاژەڵ هیچ جیاوازیەکی نییە. زەوی ئەتوانێ هەمووی هەڵگری و هەڵیشی گرتووە، بەڵام ئەی مرۆڤ تۆ عەقڵت بۆ هەیە، کاتێکە عەقڵت هەیە یعنی بۆ ئەچیت مەسەن 100 کیلۆ پاشەڕۆ بە شێوەیەکی ناشرین فڕادی بۆ نایخیتە ئەو شوێنەی کە ئەبێت لێی کۆ بێتەوە، نەک ئەوەی لە بەرقاچ و دەست و ژیانمان نابێ. بەداخەوە لەمە دوا بەهارە و ژینگەی ئێمەش یەکێکە لەو ژینگای خەڵکێکی زۆر سەیرانکارمان هەیە. ئێمە ئەم سەیرانکارانە زۆربەی زۆری شوێنەکان پیس ئەەکەن زۆر بەنابەر پرسیات، یعنی من دڵم ئەیەشێ ئەچمە شوێنێکە پیسە بێ. خەڵکمانەیە چالاگوانە هیچ هەز بە بەرپرسیارەتی ناکە، ئەمە بەرپرسیاتی ئەخلاقیە، ئەبێ ئێمە مناڵەکانمان پەروەردە بکەین. هەندێکات ئێماڵین ئەبێ مناڵەکانمان پەروەردە، هەندێکات پێویستە گەورەکانیش پەروەردە بکرێن، چونکە کۆمەڵشتی ژیانەیە پێشکەوتووە. بۆ نمونە من کوڕێکم هەیە، کوڕەکەم 2 ساڵ و نیو بوو، یعنی تازە فێری قسە و ئەوا بوو. ڕۆژێکیان ئەوە نەم پێوت بوو شت فڕەنەی بڕواکەی کە شتە خوا یعنی زۆر بە حەزارەوە بۆی شتەکە نەوەرەتە دەستە خاتەژێەوە. ڕۆژێکیان بنێ شتێکم خوارد بە سیمەکەی ئاوا لولم کرد لە جامەکەەوە هەڵم مایە دەرەوە، یعنی یەکسەر تەریقی کردمەوە. تی دایکە تۆ دایمە بە من ئەڵێ ئەی بە شت فڕەنەیە کەتی خۆت ئەڵێ ئەمە بوو بە دەرسێکی تر دیسان بۆ من، یعنی من خۆم زۆر حەزەر لەو شتانەکەم، بەڵام ئەها بەخەیاڵەوە شتێکی زۆر بچوک بوو یەکسەر لەوێ گرتمی، چونکە ئەو من وا فێرم کردووە تەقەبولی شتێکی وا نەکات. بۆیە ئەبێ ئێمە مناڵەکانمان فێر بکەین، چونکە ئەم ژینگەیە کاتێکە پیسە بێ لۆت بۆ هەموو ژیان دروستەکە. ببینن ئەم چەند ساڵێکە کۆرۆنا بوو کەمتر خەڵگاتە دەرەوە، ژینگە بە شێوە لە شێوەکان پاک بووە، ئیسراحەتێکی کرد، پشوویەکی وەرگرت. بەڵام بەداخەوە ئێمە مرۆڤەکان دەستێکی زۆر باڵامان هەیە لە پیسکردنیە و وەکەوە عەزێتی ڕۆحیەکی پێبین. لە وڵاتی ئێمە هەموو شتەکان زۆر نزیکە، یعنی شوێن بۆ هیچ شتێک تایبەت نەکراوە. بۆ نمونە فەرمانگەکانمان، هەر فەرمانگەیەکمان لە خانوویەکی کرایە و لە مەنتیقەیەکە، یعنی هیچ شتێک جا نەکراوەتەوە. کێشەی وڵاتی ئێمەوە جیاکاری نییە بەپێی سیستم، هەمووی ئەیەت هەڕەمەکی شتەکان کراوە. بۆیە کاتی خۆشی ئەکرێ بڵین ئەو کارگانە کە دروست کراوە تقریبان دوور بۆ لە ناو شارەکانەوە، بەڵام هێشتا ماونەتەوە. گۆڕانکاریەک ڕوو نایەت. هەڵبەت ئێستا باشەکەی ئەوەیە بۆ نە سایلۆ براوەتە شوێنێکی دوورتر، بەڵام دیسانەوە خەڵکی لێ، یعنی ئەکرێ زۆر دوورتر بێلەوە و هاوکاتیش بۆ لە ڕووی نەخۆشیەوە، لە ڕووی ئەو زەرەر و زیانانەی کە هەیە
ڕەبۆ تووشە بێ شێرپەنجەی سیەکانت تووشەکە یعنی چەندین جۆری نەخۆشیە مەترسیدارترینیان شێرپەنجەیە چونکە ئیتر واد لێ ئەکات تۆ ژیانت لێ ئەسێنێتەوە 100% یعنی ئەمە شتێک نییە کە ڕاستە شێرپەنجە چەندین جۆری هەیە و چەندین جۆریشی هەیە چەندین کەس لێی نەجات بۆ و خۆشبەختانە چارەسەریشی هەیە ئەوە نەبێکە بەڵام کە تۆ بەپێی زەمان کۆ ئەبێتەوە ئەم شتە ئەگەر بێت و فریای خۆت نەکەوی زۆر کێشیان هەتا خۆمان ئەگەر بێت و بەردەوام لە چوار دیوارابین هەناسەمان تون دەبێت جاجا پێویستمان بۆیە پەنجەرەکە بکەینەوە ئێستا وای لاتەوە بەداخەوە بەڵین با پەنجەرەکە داخین بۆی تۆز و خۆڵ و هەوای ژینگە پیسەکە نێتە ژوورەوە بۆمان ئەمە بۆم دەیاتۆ شت فڕائەی لەسەر خاک و خۆڵەکە ماوەیەک دوای ئەوە ئەبێت بە شتێکی وەکو پوش علاگە هەڵ ئەپڕوی ئەمە هەتاومان بەقوتە دوای ماوەی وەکو ڕەشەبایەتەوە نەوە ماڵەکانمان یعنی ئەمە دیسان و ئێمە خۆمان زەرەر و زیانێکی زۆرمان لێ کردەوە و هاوکاتیش کارگەکان مەسەن کە تۆ پێی ئەڵێ ئەو زۆر بۆی زەحمەتە ئەو چەند دۆنمە کە کڕیوێتی ئەو کارگەی لەسەر بنیاد ناوە لایبا بەڵام ئەکرێ شتێکی تر بکەن ئەکرێت مەکایانی مەسەن پێشکەوتوو بهێنن کە ئەو تەنەفسە زۆر پیسەی نەبێت کە ئەو ژینگە زۆر پیسکردنەی نەبێت ئەوە هاوکات بەدەر لەوەی هەم بۆ شوێنەکە باشان بۆ ژینگەی گشتیش باشە عین تۆ خۆ هەر چەنە لە دووریش بکەی ژینگە هەر پیسە بێ و هەرگاتەوە بە خەڵکەکان ئەمە جاری وایە ڕەشەبایەکی ئەڵێن ئەمە لە مووسڵەوە دەسی پێکردو یا لە بەخاوە یا لە باکووری فڵان شوێنە یا لە باشووری فڵانی ئەگات ئەمە نەبێت کە بوەستێ ژینگەیە هەوایە ئەیێنێ بۆیە ئەبێ ئێمە دایمە یەکەمین شت کەم شووری بخۆین مەسەن ئەو مەکائینانەیە کە بەکارێنین شتێکی باشتر بێ و هاوکاتیش هەوڵ بدەین ئەو شوێنانەی کە تایبەتە بەو ئیشانە دوورتری بخەینەوە هاوکاتیش کێشێک تریشمانەیە ئێمە تۆ سوور ئەزانیت ئەم مەنتیقەیە ماڵی لێ نییە سوور ئەزانی ئەمە کارگەیەکی خەتەری لێیە ئێمە حساب بۆ خۆشمان ناکەین ئەچی ماڵێک لێیا دروست دەکەین بێ تاپۆ بێ ئیتر هەر شتێبێ ئەمانەش بۆ خۆمانی هەم حکومەت هەم خۆمان ئێمە تاواکەری یەکترین لە ڕووی هەموو کێشەکانەوانێ هەموو تاکێک حەقی خۆیەتی ئۆتۆمبیلە بێ هەموو تاکێک لەبەرەوەی لەم وڵاتی ئێمە سیستمی ڕێگەوبانمان فاشلە من ئەگەر بەهاتایە سیستمێکی ڕێگەوبانە وایە هیچ دەبێت تۆ نزیکم کاتەوە لە شوێنی ئیشەکەم یان لە کاتی خۆیان بێت بە دڵنیای ئەوانە سیارە بەکاردایانم چونکە هەم لە ڕووی مادیەوە زەرێکی زۆرەکەم بەڕاستی هەمیش لە ڕووی جەستەویشەوە کە من هیچیش ناجوڵم پاسەکە بێ بۆ نەتۆ 5 دقەیەک تا دایرەکە لەوانێ دووربێ احتیادیە بەڵام هەم لە ڕووی ئەوەی کە تۆ درەنگیش ئەکەوی بۆ داوام ئەگەر بێت و بەم پاسانی ئێستا بێ ئەمان من ئەڵێم لێرەیە خەتای حکوومەتە خەتای ئەو سیستمەیە کە ئێمە هەمانە کە ناتوانین ئەمە بگەێنێتە جێ بۆیە ئێمە بێت مشوری ئەوە بخۆین چۆن ڕێگەوبانێکی سەرەکی بۆ نەپاسێک سی کەسەگرێ ئەم سی کەسە ئەگەر وانە بێت سی کەسە یاراهێنێتە دەرەوە ئێمە هەم لە ڕووی مادیشەوە زەرە لە کەسەکانی هەم لە بەس ئێمە سیستمی ئەوەمان یعنی من بەچی بێم بۆ دەوام ئێستا چۆن بێم لەم سەری شار بۆ سەری شار قەت بڕێکی ئینە هیچ سیستمێکمان نییە دوای پاسەکان هیچ زمانێکیان نییە ئەوانش حەقی خۆیان یعنی تا نەفەری نەبێت نەڕوانەکەوێتە ڕێپاری بەنزینەکەی دەرنانێتەوە پاشە ئێمە واقعی بین تۆ کاتێککە تەمەندت بوو بە 18 ساڵ ئەو کاتێککە مۆڵەتی شۆفەری تەواتی حەقی خۆتە سیارە دەبێت و بازرگانەکانی شەقی خۆیانە ئیشی خۆیان بکەن وەکو ئەوە بەڕاستی لە دنیا شاوایە ئەسان ئێمە ئەگەر وڵاتێکی خۆمان بەرهەمهێنەری سیارە بووینایەتیمان بووتە کەمە بازرگانەی هێنێ بەس ئێستا بە شێوەیە لە شێوەکان وای لێ هاتووە مەسەلەکەەوە نییە کە تۆ لە دایکبی و گەورە ببی بەوە تووشی شێرپەنجە ببیت هەمانە لە سکی دایکەوە تووشی شێرپەنجە بووە چونکە دایکەکەی مادە خراپەکانی وەرگرتووە یاخود خواردنە خراپەکانی خواردووە یاخود ئەو هەناسە پیسانەی هەڵمژیوە من خۆم لە خەسخانەی هیوا چەندین مناڵم بینیەوە بەسنی دایکیانەوە شیرە خۆن قژیان بەسەرەوە نەماوە تووشی شێرپەنجەیەکی خراپ و پیس بوون باش ئەمە هۆکارەکەی تی خۆ مناڵە هێشا ناتۆتە دنیاوە بەچی تووشی شێرپەنجە بوو هەڵبەت دایکەکە یاخود خێزانەکان یاخود تاکەکانمان ئەو مادەی وەرگرتووە بۆ ئەو گوازراوەتەوە من پێشنیارم ئەوەیە کە وەک ئەخلاق هەز بە بەرپرسیارەتی پاکردنەوەی ژینگە بکەین ئەگە پاکیشی ناکەینەوە با پیسی نەکەین چونکە بەڕاستی من باوکێکە بینم هیچ فەرقی نییە لەگەڵ باوکی خۆم کە ئەچێت ژینگە بۆ من پاگەکاتەوە یا دایکەکانمان ژنی وڵاتی ئێمە هەر هەمووی ئەمانەی ئاسا هەمووی مەچەکەکانی نەخۆشە ئینزلاقێتی لەبەرەوەی دایمە خەریکی شت پاکردنەوە تۆزێکی زۆرمان هەیە ئێبات خۆمان تۆزێ ڕەحم بە یەکتری بکەین تۆزی یارمەتی یەکتری بین و هاوکاتیش بە نسبەت شتە گشتەکانەوە ئەکرێت لە دەستگاکانی حکوومەتە حکومەت بۆنە
گروپێک لە هەر دەستگایەک هیچ نەبێت لە هەر مەسەن دایرێک 4 کەس دانیام 4 کەسە بۆ بەدواداچوونی مەکە ئەینە خراپەکان بێ بۆی ئەوەندە کاریگەری خراپی لەسەر مرۆڤەکان نەبێ و هاوکات لە ڕووی هاتوچۆشەوە حکومە دەتوانێت سیستمێکی ڕێکوپێکی هاتچۆ دابنێ بۆیە ئێمە ناتوانین بڵین ئێمە کارگەرمان نییە کە جادە و بان پاکاتەوە ئەوە بەڵام تاک بە تاکمان دەم مناڵە ساوەکەمانەوە کە لە دایکە بێتتر ئەتوانێ بڕوا هەتاکە لە دایکە بێ لەو دایبەیە کە ئێمە بۆی فڕین بەرپرسیارین لەوەی کە ئێمە خەریکی ژینگە پیسەکەین خۆمان بەدەستی خۆمان یعنی ئەمە دەستی کەسیتیانە ئێمە مرۆڤەکان خۆمان بەدەستی خۆمان ژیانێکی نەخۆش و ناخۆش بۆ خۆمان اختیارەکەین.